نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوش كبرا بالرزكانم، سلامي خوالة همو لا يكتان به، داوكارم خواهي پروردگار بخاتنا وجوانكاني خوي چون ئێستا لەم گەرمایەیە لەبەر خاتری خوا هاتوین بۆ ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگار تاوەکو دروشمێک لە دروشمەکانی خوای پەروەردگار زیندوو بکەینەوە لە ڕۆژی قیامەتە لە گەرمای ڕۆژی مەحشەر خوای تەعالی بمان پارێزێ، بمان خاتە ژێر سێبەری خۆی لە ڕۆژێکا کە سێبەر نییە لە سێبەری خوای پەروەردگار زیاتر. بەڕێزان، بابەتی ئەمڕۆمان یاسای ژمارە 37 لە یاسا قورئانیەکان و لە بنەما قورئانیەکان. خوای تعالى فرمي: فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. يعني مرۆڤەکان لەبینی ڕەحمەت و لەبینی بەزەیی و لەبینی دادگەری خوای پەروەردگاران. هەر کەسێک لە ژیانی دنیا یەک گەردی لە چاکەی کردبێ لە ڕۆژی قیامەتە ئەیبینێتەوە، هەر کەسێکیش لە ژیانی دنیا یەک گەردی لە خراپەی کردبێ لە ڕۆژی قیامەتە ئەیبینێتەوە. کەوابوو قاعیدەیەکی زۆر زۆر گرنگە بۆ ئێمەی مسلمان کە هیچ چاکەیە بەکەم نەزانین و هیچ خراپەیەکیش بەکەم نەزانین. ئەمە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە، زۆر زۆر گرنگە. طبعا ئەم ئاەتانە کۆتایی سوورەتی زەلزەلێ، ئاەتی 8 و ئاەتی 9 سوورەتی زەلزەلێ کە خوای تەعالی لە سەرەتاکەیە باسی ئەوەمان بۆکە کە لە ڕۆژی قیامەتە چۆن دنیا تێک ئەچێ. ئیذا زلزلت الأرض زلزالها، کە زەوی بوومەلەرزەکەی دەست پێ ئەکا و بوومەلەرزەیەی کە خوا بڕیاری داوە کە کۆتایی بە ژیان بێنێ، بوومەلەرزەیەک دەستی پێ ئەکا کە کۆتایی بەسەر زەوی ئەهێنێ بە هەر هەمووی. وأخرجت الأرض أثقالها، زەویش هەرچی لە ناویایەتی ئەیهێنێتە دەرەوە. هەندێک لە عولەما ئەڵێن هەر کەسێ مردبێ لە ناو زەویە زیندوە بێتەوە دێتەوە دەرەوە. وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها، کاتێ ئینسان زیندوە بێتەوە هاوارەکە ئەڵێ چی ڕووی داوە؟ ئەوە زەوی بۆ ئاوایە، بۆ دنیا ئاوا تێک چوو، بۆ ینی ئەوەی زیندوە بێتەوە لەو ڕۆژە بەو حاڵەتەوە زیندوە بێتەوە. وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها، أو الرجاء زويش خبري خوي وهواري خوي باسكا بأن ربك أوحى لها، بوي پروردگار وحي بيكردو أو آوابه فكرا وكرناو أو إتر كوتايبه همشتكان هاتو إتر لإسو دوا عمل نما حساب دسي بيكا. يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم، لو رجاء خلقي هموي أدرين لبر بۆ ساحە و گۆڕەپانێک تاوەکو هەر کەسێک کردەوەی خۆی ببینێتەوە. جا ئەو کاتە خوای تەعالی فەرمێ: فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. خوا پەنامان بدە. طبعا ئەمە ئیمامی زوهری ئەفەرمێ ئەم ئاەتە بۆ ئەوەیە کە ذلك لئلا يتكل رجل وألا ييأس رجل. ئەفەرمێ ئەمە بۆ ئەوەیە تاوەکو هیچ کەسێ ئیتیکال نەکا، پشتی لێ نەکاتەوە بڵێ دەی خوا کەریمە، کوڕە خوا زۆر بەڕەحمە، خوا بەڕەحمە، بەڵام شەدید العیقابیشە ها بەڕەحمەکەی بۆ ئەوانەیە کە مستحقی ڕەحمن. و بۆ ئەوەی هیچ کەسێکیش بێ ئومێد نەبێ بڵێ تازە من خوا لێم خۆش نابێ. خوای تەعالی وای بۆمان داناوە کەسێ بێ ئومێدە بێ لە ڕەحمەتی خوا کە کافر بێ. ئینسانی ئیماندار قەت بێ ئومێد نابێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار. لەبەر ئەوە ئەم ئاەتە تەوازنێکمان فێرەکە، هاوسەنگیەک کە ئێمە پێویستە هەموو ژیانمان هاوسەنگی بێ، هاوسەنگیەک لە بینی ئەوەی کەوا تۆ
هەر کارێ بکەی لای خوا ون نابێ ئەگەر چەندێ بچووکیش بێ و هەر خراپەیەکیش بکەی لای خوا ون نابێ با چەندێک بچووکیش بێ. هەر لەسەر ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سنەی صحیحە دوو حەدیثمان بۆ ئەفەرمێ هەر تەکید لەسەر ئەم هاوسەنگیە ئەکا. ئەویش ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای تعالی لە ئافرەتێکی خراپەکاری داوێن پیس دوور لە ڕووی مزگەوت و جەنابتان خۆش بوو لەبەرەوەی ئەم ئافرەتە قەراری دا تەسکا بە چاکەکردن. کاتێک ئەبینێت تووتکێک لە لێواری بیرێکە زمان ئەخشێنێتە زەویە لە تینوێتیە زۆر زۆر گەرمایەتی زۆر زۆر تینوێتی بەڵام ئاوەکە ئەبینێ بەڵام ناتوانێت دەمی پێ ناگا. ئەم دوای ئەوەی کە خۆی تینوێتیەکەی خۆی شکان بیری کردوتی ئەویش وەکو من وایە ئەویش ئێسە وەکو من تینوێتی دووبارە دابەزێتە ناو بیرەکە و بە پێڵاوەکانی بە خوفەکەی ئاو ئەهێنێتە سەرەوە و ئەیدا بەو تووتکە و تینوێتی ئەشکێنێ. خوای تعالی هیدایەتێدا و ڕەحمی پێ ئەکا و ڕێگای ڕاستەقینەی پێ پیشانەدا بەهۆی کارێکەوە تاوەکو یواتە بەهەشت بەهۆی یەک کارەوە. لەوانەیە یەک کار لەبەر خاتری خوا بکەی خوای تعالی ڕەحمت پێ بکات یەک کارێک ئیتر دوای ئەوە دەرگای ڕەحمەتی خۆیت بۆ بکاتە خوای پەروەردگار. لە هەمان کاتە خۆشەویستەکانم لە هەمان کاتە ڕەسوڵ الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم کەسێک هەبووە ئەم کەسە بەظاهیر نوێژگەر بووە بەظاهیر ڕێگای خوای گردوتە بەر بەڵام بێڕەحمیەکەی وا ئەکا خوای تعالی ڕەحمی پێ نەکا بەوەی کەوا لە خۆڕایی پشیلەیەک سجنەکە نە ئێلێ خواردن بخوا نە ئێلێ خواردن بخواتەوە سجنەکە تاوەکو مردارە بێتەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بەهۆی ئەوە خوای تعالی گومڕای ئەکا و سەری لێ ئەشێوێنێ و مستحقی ئاگری جەهەنەمە بێ و کەسە. ئەم حەدیثە خۆشەویستەکانم هەردووکی لە صحیحە هاتووە تأکید دەکاتەوە لەسەر ئەوەی کە ئێستا عەرزم کردن کە یەک زەڕە لای خوای پەروەردگار ون نابێ. هیچ شتێک بەکەم مەزانە هیچ شتێ بەکەم مەزانە نە لە خراپە نە لە چاکە. ئەگەر تۆ بەم میزانە حکومت کرد لە ژیانی خۆتا بە ئیزنی خوای پەروەردگار نافەوتی. سەحابە ئاوا پەروەردە بوون. دایکە عایشە کاتێک کە فەقیرێک دێت هەژارێک دێت داوای خواردنەکە بە خزمەتکارەکەی ئەڵێ بزان چیمانەیە بۆی ببە ئەڵێ وەڵڵا هیچمان نییە تەنها یەک دوو دانە خورمانە بێ ئەڵێ پێی بدە ئەڵێ ئاخر ئەمە کەمەوە ئەمانە ئەڵێ کەم نییە بیری لێ بکەرەوە خورمایەک چەند مسقالە زەڕەیە. خوای تعالی فەرمێ فەمەن یعمل مثقال ذرة خەیرا یەرە بیری لێ بکەرەوە بزانم خورمایەک دانە خورمایە چەند گەردیلەیە بۆیە بە کەمی مەزانە 250 کە تۆ لە پێناوی خوایە ئەی بەخشی تۆ بە کەمی مەزانە مەڵێ وەڵا کەمە بەخوا کەم نییە وەڵڵا کەم نییە. بەڕێزان ئەگەر تۆ بە نیەتێکی پاکەوە 250 دیناری تەبع لە پێناوی خوایە ببەخشی نیم کیلۆ خواردن لە پێناوی خوایە ببەخشی زۆر زۆر لەوەش کەمتر کە دانە خورمایەکە لە پێناوی خوایە ببەخشی بدەی بە فەقیرێک بدەی بە کەسێکی مستحق والله بە کەمی مەزانە چونکە ئەوە چەندین گەردی لەیتایە. کاتێ تۆ خێرێکەکەی قەت بە کەمی مەزانە کاتێ خەمی هەژارێکە خۆی قەت بە کەمی مەزانە مەڵێ یعنی کەمە والله لای خوا زۆر زۆرە. جاری وا هەیە بەهۆی ئەو خێرەوە خوای تعالی بەرەکەتی خسۆتە ناو ماڵ و بناڵمان هەر خۆمان ئیسە گشتان ئەو نمونانەتان لایە کە خوای تعالی بەهۆی کارێکی بچووکەوە کێشەیەکی گەورەی لەسەر لابردی. زۆربەی ئەهلی ئەم مزگەوتە ئەم ئاەتانیان لەبەرە بەڵام کێ وای لێی تێگەیشتووە کە ئەم مەسەلەکە گەردیلەیە حسابەکە لەسەر گەردیلەیە. بەقاڵێک کە تایترازۆکە کابرا خەوەری نییە مەسەڵەن کیلۆیەک شتەقاتە سەری ئەگەر کیلۆکە 999 غرام بێ غرامیێما بێ بکا پێیا بڵێ گوێی نەداتێ لەبەر خاتر 1 غرام جاری وا هەیە ماڵ و مناڵی خوێرانەکە لەبەر خاتر 1 غرام. زۆر بەشمان ئاوای یعنی ئاگامان لە خۆمان نییە کە حساب بۆ ئەو گەردیلە ناکەین ئەڵێن گەردیلەیە چییە؟ ئەمە طبعا لە بەقاڵێکی بچووکی فەقیرەوە دەسی پێکا حتا ئەتر بیری لێ بکەرەوە بڕاتە سەرەوە بیری لێ بکەرەوە گەردیلە لای ئەوانەی کەوا
هەرچی مافی ئەم ملەتە هەیە هەمویان خوارد ئەبێ ئەوانە چی بکەن بیری لێ بکەرەوە هەر کەسێک زوڵمی لێکرابێ هەر کەسێک ڕێگای بۆ چاک نەکرابێ هەر کەسێ ماڵی فەوتێنرابێ هەر کەسێ بە برسێتی سەری نابێتەوە هەر کەسێ مردی بێت لە برسە هەر کەسێک نەخۆشیەکی هەبوو بێ و حەقی لای تۆ بێ و طبعا حەقی هەر لای حکوومەت یعنی حەقی لای حکوومەت یعنی هەر کەسێ بمرێ هەر نەخۆشیە بمرێ حەقی لای حکوومەتە کە حکوومەت کەم تەرخەم بوون وای کردووە کە ئەو عیلاج نەکرێ مەسئولەکان ئاوا محاسبە ئەکرێن بۆیە پێیانەوترێ قیفوهم ئینەهم مەسئولون بیان وەسێنن ڕایان بۆ وەسێنن پرسیاری بچووک و گەورەیان لێکرێ هەر بەوە نابێت وەڵا دوو ڕکات نوێژ و نازانم چی و ڕزگارم شتی بە جەواب وایە خۆشە بوو بەخوا زۆر خۆشە بوو زۆر خۆشە بوو هەر ئاوا تو هەرچیەکەی بکەی بەم عالەمە و دوایەوە بە دوو ڕکات نوێژ و بە نازانم چیەک و چیەک ڕزگارت ببێ لا حول ولا قوة إلا بالله ووضع الكتاب سورة كهف آياتي 49 ووضع الكتاب كتاب ده عندت كتابي محاسبة كردن ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه أو كات مجرم كان تاوان باركان ما في خلق خوركان دزكان قندلكان فترى المجرمين مشفقين مما فيه أو كاتبين حيتشي ليه والنكراوة حرشي هي حساب كراوة مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا أرين ويلي بو إيما ما لهذا الكتاب أم كتابة شيء لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها يعني وردية قورية بچوكية وسطية هيچي نيلات وهموي نسيوة هموي حساب كراوة ووجدوا ما عملوا حاضرا لو الرجاء هموي أبينن قشتي ديتا بردس وتصويرش كراوة خوش يسكان إنا كنا نستنسخ ما كنتم تعملون أما آيات قرآن تصور كان آيات قرآن باسواء كان للرجي قيامتها ها يعني همو كارا كانت قشتي تصوير كراوة بۆی کەس نەڵێ من زوڵمم لێکراوە بۆیە کەس نەڵێ خوایە من چیم کرد قەی چێکە ئەو کاتە ئەیهێنن ئەو هەموو گوناح و تاوان و خراپەکاریە ئەهێنن دوو ڕکات نوێژیشی کردووە حەجێکیشی کردە عومرەیەکیشی کردە چیشی کردە بەڵام سەیر کەم بزان لەم لاوە چی کردە سەیر کەم خۆشەویستەکەم مەسەلەکە ئەوایە خوا ناخەڵەتێ تۆ توانی من بخەڵەتێنی من اتوانم تو بخەڵەتێنم بەس کەسمان ناتوانین خوا بخەڵەتێنین هەمووی تەسویر کراوە هەمووی هەر هەموو ئەم عالەمە هەر هەمووی لە ئادەمەوە تا خاتەم تا کۆتایی ئەم سەرزەویە هەر هەمووی لە یەک گۆڕەپانە کۆ ئەکرێتەوە و شاشەدا ئەنرێت و هەر هەموو کردەوەکان ئەبینرێتەوە و لەبەر چاوی یەکتری مەگەر خوا خۆی سترت بکە ئیتر لەبەر خاتر کارێکی چاک تۆی ئیماندار لەوانەیە شتی خراپەت کردووە و ئیتر بەعست نەکردووە خوا سترت کە ئەگینە هەمووی فەسحە بێ بیا ئەو پیاوەیە ئاگای لە خۆی بێ ولا يظلم ربك أحد أما كوتاي أو آياتيك لسورة كهف خوي تعالى ظلم لك سناكت والله ظلم لك سناكت وهيك بكم مزانا يعني في غمري صلى الله عليه وسلم روجي كان لقل عايشة كيزانيا هاو سريدان شو دمتقيانك لقل يكا يعني باسي صفية كريا صفية جني كتري في غمرة صلى الله عليه وسلم عائشة كاتب في غمري صلى الله عليه وسلم باسي هندي تشاكي صفية ناكا عائشة يكسر غيلاء يقريو وكو هاويك يكسر عليها أي في غمري يعني أين صفية يعني كرتب عليها ها رأس صفية واحد بس كرتب عليها في غمري صلى الله عليه وسلم وقته الرأى أفرمي والله قصيك تكرت بكي تناوي يك بحر بوغنيك أمجا في غمري صلى الله عليه وسلم فرمي والله ما أحب أني حكيت إنسانا وإن لي كذا وكذا والله بيم خوشني باسي هيج كسي بكم أجر أونا بارم بدريتي أوان دم بيا بدري بس كلمة يقصب كي لباري كسكم من حزناكم قصيتها والله أم قصب بس معنا هر أم قصب بو خوي أم فرمايش تي في غمري صلى الله بس بو منو توي مسلمان كالزور بي أو مشاكلانك اللي ناو خلق الروادا قصيتي أنا كين هر بس في غمري صلى الله عليه وسلم فرمي أونا بارم بني أونا حزناكم باسي زلامي بكم
بۆ بیکەم من چی پەیوەندێکی بە منەوە هەر کەسێ خوایەکەیە محاسبەی هەر هەمومانەکە وردەکان و درشتەکان گەورە و بچووک لای خوا کشتی نووسراوە ئیتر پێویست ناکە من بوومە نەعوذ بالله لە جاتی خوا محاسبەی خەڵک بکەم خوا پەنامان بدە یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی هیدایەتمان بدەی نوری ایمان بخەیتە دڵەکانمانەوە دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی خدایە یا شافیە الله شفای ئەو نەخۆشانە بدەیت کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە هەندێک مسلمان نەخۆشن یان نەخۆشیان هەیە داوای دوعای خێریان یا ڕەبی خوایە شفایان بدەیت یا ڕەبی هەندێک مسلمان کێشەیان هەیە خوایە کێشەکانیان بۆ چارەسەر بکەیت یا ڕەبی هەیە قەرزارە خوایە بۆی دەفع بکەیت و ڕەحمی پێ بکەیت و ڕزقی بەرفراوانی پێکەرم بکەیت یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدەیت یا ڕەبی خوایە هیدایەتی ماڵ و مناڵمان بدەیت ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەیت یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کوردستان لە بەڵا موسیبەت بە دوور بگری لە حزبایەتی و تەفریقە و دووبەرەکی بە دوورمان بگری یا رب العالمین آمین آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون إيمان داراني خوشويس خوشكو برابر الزكام أم قاعدة في ريشتكي تمانك لولا ما انترسيني لقناح آقاما ليبه قردي لكان حسابه لم ده شو تشجيع مانكا هيج خيري لدسنا دين قردي ليش حسابه پیغمبری خوا صلی الله علیه و سلم افرمی بکمی مزانه اگر قسەیەکی چاک پێکەنینێک ئازار دەخەنەیەک تەوقەیەک لەگەڵ مسلمانێکە بەکەم مەزانە مسلمانێک بێتاقەتە لە شتێک تۆ تەشجیعیکە مسلمانێک تۆزێ قەرزارە حاڵەکەی خراپە موچە دواکەوتووە خوا کەریمە ئینشاءالله موچەشتیە ئینشاءالله خوای تعالی ڕەحمان پێکە ئینشاءالله خوای تعالی کوردستان بەرەو باشتر ئەبا بێئومێد مەبە دڵی خۆشکە ئەمە زۆر گەورەیە لای خوای پەروەردگار مسلمان هەیە جاری وا هەیە ئەڵێ ئەم دنیای ڕمێهاتە بان سەریا کاتێ تۆ تەوقەی لەگەڵا ئەکەیت و بە گەرمی و بەدەمیەوە پێ ئەکەنیت و باوشی پێ ئەکەی ئیتر ئەم خەمەی ئەڕوێتەوە خەم و خەفەتەکانی کەمە بێتەوە ئەمە زۆر گەورەیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه و سلم ئەم شتانە بەکەم مەزانن سەحابەیە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی پێغەمبەری خوا کارێکم پێ بڵێ لە دوای تۆ پرسیار لە کەسی تر نەکەم فەرمووی ئازار لەسەر ڕێگای مسلمانان لابە اعزل الأذى عن طريق المسلمين يعني زور قوري ام حديثة طبعا امامي مسلم يقريته يعني ما بيري لي بكرو لاداني آزار حر اما منها او دايخم باس يشترناكم آزار لسر رقاي مسلمان لات بيري لي بكرو آزار لسر براي مسلمان لات بيري لي بكرو چن آزاري دم چاو وانيا قيت يشب دم چاو إيش مسلمان وهاي تقول لك طيب شيء يا أشتكي بس أنا خطوة بيبدم شاودي تيكاو بركة أولاه وسلامي لنا كيتو لوتا كيتو لا أما أزاي كان أزاري دليلا أزاي كان يعني شيء هي لقلتوا يا آخر شيء كان هي وبركة أولاه لوتا كيتو لا يا مثلا بون من قصيك كي ضل يشكيني يا غيبتي كي يا باسي عشرتك كي يا باسي نازان شيء كي كاكيان بو أزاري مسلمان أدن أم أزارنا هذا أجر نتواني شاكبلي أزارك هذا خوي خيره ئازار بەدەست براینە ئێستا تۆ لەبان ئەو جادە شوشەیەکە بینی شکاوە شوشەکە گردەکەیتێکێتە ناو تەنەکەی خۆڵەکە بزمارێکە بینی لەبان ئەو جادە لەبەرەوەی نەچێتە تایی سەیارەی مسلمانێکە بزمارەکە لە ئابەی ئەڕۆیتە سەر ئاوی مزگەوتەکان یان هەر ئەم مزگەوتە نا لە هەر شوێنێک سەر ئاوەکە سەیرەکەی کەسێک دانیشتە نەفامە نازانێ و جوانی دانەنیشتووە بۆنی تێ ئەو ناوی پیسکرد لەبەر خاتری خوا مەسینەیەک ئاو پڕەکەیت و ئیکەیتە شوێنەکەی پاکەکەیتەوە يعني درجاك زور فراوانه حسك بتشتا باش او قشتي مسقاله زرب شو باش